ئەو بڕیاری کە درا کە ژن ڕێژەی زۆر بێت لە پەرلەمان بە بڵێن لە دائیرەکان لامشان بەڵام لە سەتا بڵم 25شی نەکرا تطبیق نەکراوە باشە بۆ ئەی ژن وەکو پیاو عینەن مافی هەیە ژن عینەن چالاکە توانای هەموو شتێک هەیە بۆ ڕێژەی پیاو دایمەن زۆر بێ بەڵام ژنان نا بۆ ئەوی گەڕێنمەوە کە یەکەم باوک سالاری باشە دوام دیارە متمانەیان بەوە نییە کە ئافرەت سەرکەوتوو ئەبێت لە کارەکانیانە یان ئافرەت باشتر ئیشەکە لەوان بۆیە بە خۆیان داێنن و ئافرەت پشتکوێوەخەن بەڵێ بە تاکید ژن ڕۆڵی کەمە لە دایرەکانە لە هەر پێگەیەکە ئەبێ کە داواکەیشان بەشانی پیاوان بین ئەبێت وجودیشمان هەبێت بە هەمان شێوە بێ نیو بەنی بە لە 130 نەبێ بڵێن ئێمە ئەبێت کاری خۆمان بکەین بێنە پێشەوە بەڵێ هۆکار زۆرە سەرەتا بۆ ئەوای گەڕێنمە من لە هەموو کاتێکە بۆ هەر ڕاگەیان نێ بۆ هەر تەلەڤیزۆنی قسەم کردووە ئەڵێم سەرەتا پێگەی خۆمان ئەبێ خۆمان بڕۆمان بە خۆمان هەبێت تا چەند ئەو کاری ئێمە هەولی بۆ ئەدەین بە کاری ئەکی سەرشانی خۆمانی بزانین ئەمە ئەگەڕێتەوە بۆ خۆمان دوای ئەوە کۆمەلگا ئەویش هەر ئەگرێتەوە کە من ئەگەر ڕمبێت قسەی کۆمەلگام لەسەر بێ نەتوانم بەڵام وەکوت مەگەر خۆت بڕات بە خۆتە بێت جۆ لەو قسانەش ڕناگری یاسا هیچ یاسایەک نییە کە داکۆکی لە مافەکانی ژنان بکە تا من بتوانم بە یاسا داوای مافی خۆم بکەم ئایا بۆ چوار پیاو لەم دایرەیە ئیشەکە با چوار ژنیش هەبێ هیچ یاسایەک نییە لە هیچ ڕوویەکەوە مەسەلەی دەوائیر و دەوامکردن و مۆزەفیشنا هەتا کێشەیەکشت هەبێ هیچ دادگایەک بە تایبەت لە کەرکووک پشتگیری لە مافەکانی ژنان ناکات بگرە پێشێلیش کراوە مافەکانمان ئێمە هەتاکو ئێستا ئەوەی ئاگاداربین یاسا پێشنیا کراوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە سەبارەت بە مافی ژنان و دژی تونند و تیژیش بە هەمان شێوە ئەمە نەک دەورەی ئێستا دەورەی پێش ئێستاش پێشنیار کراوە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کاری لەسەرکراوە لەگەڵ وزارەتی ناوخۆ بەڵام مای نیگەرانیە ئەوەی کە عێراق بیری لێ نەکاتەوە مەسەلەی جەندەرە ئەمە واقعی وڵاتەکەی تۆیە پێمان وایە هێشتا کەرکووک نسبەکەی باشترە بە نسبەت محافەزاتی خواروی عێراقەوە لەبەر ئەوەی ڕاستە ژنان تا ڕادەیەک هاتوونەتە پێشەوە توانویانە بەڵام زاڵی مەسەلەی ئاین زاڵ گیانەکردنەوەی دین لە دەوڵەت نەبوونی شەڵتەر سەبارەت بە کێشەکان نەبوونی یاسایەک کە ئەحوالی شخصی ئینساف بکات و بە پێی مەرجعیات هەندێک کات کاری لەسەر نەکرێ ئەمانە بۆتە مای دائیمە کێشمەکێشێکی گەورەوە پێشم وانە بە ئاسانی یەکلا دەبێتەوە لە بەرەوەی جۆری بیرکردنەوەکانی عێراق و بە تایبەتی ئەو لایەنانەی دەسەڵات بەدەستن زیاتر زۆر جیاوازە لە بیرکردنەوەی ملەتی کورد و ئازادی پەرستی لەبەرەوە پێم وایە هەتاکو ئێستا هەنگاوەکان چەندێک چوونەتە پێشەوە لاوازن و ئاسان نییە یعنی تێپەڕکردنی ئەو قۆناغانە لەگەڵ ئەو جۆرە عەقلیات و بیرکردنەوەیە ئێمە تەنانەت بۆ ئاگاداریتان داوای ئەوەمان کردووە ڕێژەی 125 چۆن جێگیرووە لە پەرلەمانی عێراق لە دەسەڵاتە تەنفیزیەکانش بە تایبەتی لە پلەی مدیر عام و ئەوانش بە خوارەوە لە وەکیل وەزیرەکانە بێتە خوارەوە وزارەتەکان هەتاکو ئێستا توانیمان یەک ژنێک بوو بە وەزیر ئەویش لە ماوەی هەفتەی ڕابردووە کە دەنگمان لەسەریدا ئەمە مای نیگەرانیەکی تەواوە